واژۆ کراوە لەسەر پەیماننامەکە. ئێستا من میوانێکی بەڕێزم لەگەڵدا دکتۆر تاها ڕەسوڵ کەسایەتی دیاری باشووری کوردستان لە باشوورەوە تەشریفیان هێناوە. فەرموو کاک دکتۆر گیانەگەربەی تێرە لەسەر ئەم ژارە گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێزیان دەکەم. زۆر بەخێر بێن بەڕێز دکتۆر تاها. هەستت چۆنە ئەمڕۆ لە شوێنێکدای پێش 99 ساڵ لێرە گفتوگۆ کراوە لەسەر دابەشکردنی کوردستان و ئەمڕۆژ کوردان پاش 99 ساڵ دێنێرە دیسان وەکو ئەو ڕۆژەی کە لە دژیانم پەیماننامە واژۆکرا ئەمڕۆژ دیسان ناڕزایەتی نیشان دەدەنەوە و ڕەتی دەکەنەوە. سپاس. هەستم ئێستا هەستی مرۆڤێکی شەروانێک پێشمەرگەیەک کی 7 ساڵم کە لێرانە ئەبینم دوای 24 دانە سەعات یادی ئیتیفاقی لۆزانی شوم دێت کە بەسەر کوردیانە هێنا کە لە کۆمەکیەکی زۆر ناڕەوا ناحەق دەرحەق بە گەلی کورد و گەلانی ناوچەکە واژۆکرا. ئەمڕۆ ئەو یاداکەینەوە لە هەمان کاتا زۆر بەورەیەکی بەرزەوە بەتینێکەوە بە گەنجایەتیەوە ئێمە هەموو لەسەر پێوە ساوین هەتاکو ئەو ئیتیفاقی کە لەم کۆشکا کرا شەرمەزارکەین تا بە میلەتی خۆمان و گەلانی دنیا بڵین دوێنێکە کورد 6 ملیۆن بووە ئەمڕۆ کورد 6 ملیۆنە. جارێکی تری ئێمە نەڕێگە ئەدەین نەجارێککە کاتێکی وایە وەختێکی وا ئەدەین بە دوژمن یا بە ناحەزان یا بە زلهێزەکان کە گەلی کورد فرامۆشکەن چکە گەلی کورد گەلی مۆسۆپۆتامیا گەلی قەفقازە گەلی تۆڕۆزە جارێککە بە هیچ شێوەیەک ڕێگە نادێکە ئێمە پەراوێز خرین و ئەو میلەتەی 40 ساڵە لەم ئەوروپای لەسەر جادەیە 40 ساڵە بەرخوردان و تێکۆشانەکە ئامادەیە لە قەرنی 21ەکە خۆی بکە بە فیدایکی خاکی کورد و کوردستان و هەموو ئیتیفاقێکە لە بەرژەوەندی میلەتی ئەمانە بێ شەرمەزارکەین. بەڵێ ئەو لێکەوتە خراپانەی ئەم پەیماننامەیە چی بوون لەسەر گەلی کورد کە ئەمڕۆ ئاوا گەلی کورد پاش 99 ساڵ هێشتا پێی هەرز ناکرێ و قبوڵی نێوڕەتی دەکاتەوە. گەلی کورد گەلێکە لە ناو دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە. ئەو گەلەیە کە مێژووی مرۆڤایەتی لە هەموو شوێنێکە شانازی پێوەکە چونکە لە هەموو ئەحداسەکانە دەورێکی گەورەی بووە لە یەخستن لە پێکەوە ژیان لە سەربەرزی و سەرفرازی بۆ گەلانی ناوچەکە. بەڵام چاویان بەرایی نایە بە نیسبەت ئەوەی کەوا بۆ میلەتی کورد کە وەکو میلەتێکی شایستە ببینن لە ناو قوڵایی مێژووە دەور و کاریگەری خۆی هەبێ. بۆیە ئەمڕۆ میلەتانی دنیا جارێککە ئەیانەوێ کە ئیتیفاقی لۆزان کە ساڵێکی تر ئەم وەختە 100 ساڵی بەسەرات تێپەڕێ سایکس بیکۆ یاخود لۆزانی دووهەم بنووسنەوە. بەڵام لە بیریان چوە کە میلەتێکەیە بە پێوەیە کە ئەوش میلەتی کووردە کە خەبات ئەکا لە پێناوی ئازادی یەکسانی ئاشتی بۆ گەلانی ناوچەکە و گەلانی هەموو دنیا. هەستت چۆنە بەرامبەر بەوەی کە ئەم دابشکردنە کە کوردستان بڕیاری لێرە دراوە ئەمڕۆ لێرە هەر چوار بەشی کوردستان بە یەک ڕنگ و بە یەک دەنگ پێکەوە هاتوونە تێرە لە باشوور خەڵک هاتووە لە ڕۆژەڵات هاوڵاتیان هاتوون لە باکوور هاتوون لە ڕۆژاوای کوردستان هاتوون کوردانی دیاسپۆراژ لە هەموو وڵاتەکان و لێرە ئامادەن. ئەمە چ پەیامێکە بەرامبەر بەم پەیمانە و ئەوانەشی کەیانەوێت جارێکی دیکەم پەیمانە لەسەر گەلی کورد بەبێ کورد دووبارە بکەنەوە. شەهیدی مەزنمان دکتۆر عەبدوڕەحمان قاسم لۆ ئەفەرمێ ئەو ئیتیفاقە شومە لە کارگەیەکی کاشیە ئیمزاکرا بۆیە هەر بەشکاوی مایەوە. گەلی کورد ممکن نییە جارێککە ڕێگە بدا ئیتیفاقی وا یەک بگرێ. ئێمە وەکی کورد پەنجەکانمان هەموو کردووە بەو مشتە بەرامبەر بە ناحەزان بەرامبەر بە دوژمنان بەرامبەر بەوەی کەوا سەروەری خاک و نیشتیمانمان دەبەزێنێ یا تێشیەدا. هەر ئەوە شەکە ئەمڕۆ لە هەموو کوردی جیهان لێرانە کۆبوونەتەوە هەتا بە ناحەزان و دوژمنان و ئەوانە بسەلمێنن کە گەلی کورد هەموو یەک دەسە یەک دڵە یەک چاوە یەک ڕۆحە بۆ ئازادکردنی خاکی نیشتیمان و سەروەری تۆمارکردن بۆ مرۆڤایەتی. باش ئەم چالاکیانە تا چەند دەگرنگن بە تایبەتی لە سەروبەندی 99مین ساڵەی پەیمانی لۆزاندا بەڕێزی شداگاداری ڕژێمە داگیرکەرەکانی کوردستان بە تایبەتی تورکیا هەمیشە دەڵێن وا پەیمانی لۆزان نزیک دەبێتەوە لە ساڵی داهاتوودا دەبێتە 100 ساڵ و ئیتر ئەوە هەڵدەوەشێتەوە. ئێمە قبوڵمان نییە هێشتا بەوەش ڕازی نین کە کوردستانیان دابەش و پارچە پارچە کردووە دەیانەوێت لەوەش زیاتر دابەشی کەن لەوەش زیاتر داگیری کەن و گەلەکەشی قڕ بکەن. گەلی کورد گەلێکی زیندووە
ئێمە باکمانە لە پێناو خاک نیشتیمان ڕۆحمان بە فیدای نیشتیمانەکەین لەبەرەوە هەرچی ئیتیفاقیە بکرێت بەبێ کورد مەحاڵە ئەوەی ئەمڕۆ لە ناوچەکە ماوەتەوە بەسەر بەرزی خەبا دەکات بۆ ئازادی بۆ یەکسانی بۆ گەلی کورد و بۆ گەلانی جیهان تەنها کووردە لەبەرەوە پەیامێکە و داومانە بە شەهیدەکانمان کە مقەدەسترین شتە لای ئێمە کە نایڵین بە هیچ شێوەیە خاکی کوردستان نە لەت بکرێ نە پارچە پارچە بکرێ ومێدەوارم دۆستانمان دوژمنانمان لەوە تێبگەن وەرن با هەموو بە یەکەوە سنوورەکان بکەین بە سنوورێکی ئاشتی واز لەوە بێنین کورد و ئەرمەن و فارس و عەرەب هەمومان بە یەکەوە نیشتیمانێکی ئازاد بۆ ناوچەکە خەڵق بکەین کە ئەوە دوا پەیمانە دوا بڕیارەوە ئەمەش پەیمانە پیرۆزەکەی حەزرەتی محەممەد حەزرەتی عەلی حەزرەتی موسا و عیسا و تەواوی تێکۆشارانی دنیاە زۆر باشە بەڕێزە داگاداری ئێستا هەڕەشە لەسەر هەم باشووری کوردستان هەیە دەستکەوتەکان لەوێ هەم ڕۆژاوای کوردستان ڕژێمی تورکیا بە تایبەتی ئەردۆغان لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵکوژیەکی خوێناوی لە زاخۆ ئەنجامدا و بەتەمایە ئەم گەلە هەمووی کۆمەڵکوشکا و بە شێوازێک لە شێوازەکان ڕۆژاوای کوردستان و دەستکەوتانەی هەن لە ناوی بەرێت پێویستە لەم جۆرە کۆبوونەوان و کۆبوونەوەی هاوشێوەی تردا ئێمە چی بکەین بۆی بتوانین بەر بەو سیاسەتە خوێن ڕێژەی ئەردۆغان و ڕژێمەداگیرکەرەکانی کوردستان بگرین. بەداخەوە پێویستە ئۆردوگان مێژووی ڕابردوو بخوێنێتەوە چونکە سەدان ساڵە ئەو تەجروبانە هەمووی فاشیل بوو هەمووشی فاشیلی هێنا هەتا ئەوە هەفتانین ئەوە زاب ئەوە منتیقەکانی تر لە هەرکوێ هێرشیانێ ناو هێرشەکە بە سەرکەوتوی ئەنجام نەدراوە بۆ چونکە میلەتێکەیە بە پێوە بۆ ئازادی خەباتی خۆی ئەکا و ئەمڕۆ کە من لەگەڵ جەنابتا قساکەم لە کوردستان جەرگە سووتێ بۆ کوڕوزیە گاتە ئاسمان ئەمە پەیامێکە تا لە ئێوە ئاشکرابێ ئەی هەموو جیهان مێژووی ئێمە زۆر زوحاکی خستە چاڵ ئەوەی بەرامبەر بەگەلی کوردیشی بۆسێتەوە چارە نووسی وەکو زوحاکان و زوحاکانی دواترە بێت چونکە بدنیە ئێمە نەتوانین نەیشکێنین چونکە ئێمە پەیامان ڕاستە و خەباتیشمان حەقە. زۆر باشە لە دوای 99 ساڵ منداڵانی کورد نەوەکانی کورد لە پشتەوە ئێمەوە دیارن باڵای ڕەنگاوڕەنگی کوردستانەوە ئەوانەی کە کوردستانیان دابش کرد ئەوانەی کە دەیانویست کوردستان خەڵکەکەی قڕ بکەن ئەمڕۆ دیمەنێکی وە چ پەیامێکە بۆوە ئەوان ئێستا لە ژێر خاکان بەڵام ئێمە تۆیەکمان چاندوو ئەم مناڵانەی ئەم زارۆکانەیە کە جەنات دەڵێ لەبەر ئەوە میلەتێک ئامادە بێت لە قەرنی 21ەکە لە عەسری ئەو پەڕی تەکنەلۆژیای ئایپاد و گالاکسی و ئایفۆنە بتوانێت جیلێکی ئاوا پەروەردەکە ئەبێ ئێمە ڕەحمەت لەو دایکانە ڕەحمەت بۆ ئەو دایکانە بنێرین لەعنەتیش بۆ ئەوانە بنێرین کە واژۆی ئەوان کرد ئەم میلەتە قارەمانە کە بە درێژایی مێژوو هەبوو خەباتی کردووە ئەیانەوێ بیسترنەوە یا لە ناوی بەرن. زۆر باشە ئێوە هەڵبەتە تەنهانین لە باشووری کوردستانەوە تو نەگەر زانیاری ئەوەش بدەن لە باشووری کوردستانی شۆشان دەگاتەوە بەڕێزی شدێکێکی لە ئەندامانی و شاندە ئەگەر هەندێک زانیاریش لەلا بێ لەوبارەوە بیدەیتە بینەران سپاسە دەکەن. ئێمە لە شاری شێخ محەموودی نەمرەوە لە کوردستانی باشوورەوە وەکو کورد وەکو ئینسانی خۆبەخش یاخود وەکو ئینسانی مستەقیل هاتوین لێرە کە لەگەڵ میلەتی خۆمان کە هەموو پارچەکانە لە قەفقاز و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاوە و لە باشوورەوە هاتوین کەوا هەموو بە یەک دەست هاوار بکەین بڵێن ئازادی بۆ ئەو نیشتیمانەی کە سەدان ساڵە خەباتی تیاکە و ڕۆڵەکانی کە بە قوربان. زۆر زۆر سپاسە دەکەم کاک دکتۆر ڕەسوول کەسایەتی دیاری باشووری کوردستان سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ پەیامە گرنگەکان سپاس بۆ جەنابتان سەرکەوتن بۆ کورد بۆ کوردستان هەر بمێنن بە خۆش و بە شادی بژی کورد بژی کوردستان چەپکێ گوڵ و چەپکێ نێرگز مەرجی نیشتیمانم نەبینم هەرگیز و هەرگیز ئێمە ژیوادارین مەرگی نیشتمان نەبینین گەلی کورد هەر زیندووە سپاس